لە بەشی دووەمی کورسەکەماندا باز لە جۆرەکانی سیڤیەکەین. ئێمە 8 جۆری سەرەکی سیڤیمان هەیە. یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی کارخوازان دەبێتەوە، سیڤیەکی نووسیوە بە دڵی خۆی، کۆمەڵشتی زۆریتیان نووسیوە، با هەبێ باشە، بەشکۆم نازانم چی، وە سی چل کۆپی لێگرێتەوە و بەم لە بەو لایە وەک چۆن بڵێ بە دڵی خۆی دابەشێکە، ئەمە چاوەڕێشەکە وەڵامیشی بۆ بێتەوە. لە کاتێکیشە کاتێک کە وەڵامی نایەتەوە ئەڵێ سیڤیچ کاریگەری نییە. ڕاستە، ئەو سیڤی تۆ کاریگەری نییە. سیڤی کاریگەر کاریگەری هەیە. ئێمە باپێین جارەکان بزانین جۆرەکانی سیڤی چین و هەردانێکیان بۆ چ جۆرە کارێک گونجاوە. کەواتە لەم قسەیەوە دەتوانین ئەومان بۆ دەرکەوێت کە بڵین هەر جۆرێک پۆزیشنێک، هەر جۆرێک لە هەلیکار سیڤیەکی تایبەت بەخۆی بۆ ئەوێ بنووسرێت، یان بە دیوێکی ترە هەر جۆرێک لە کەسایەتی پێویستی بە سیڤیەک هەیە، یان بە دیوێکی ترە هەر جۆرێک لە سەردەمتەوێت، یعنی لە ئاستی تەمەنی خۆتا، لە ئاستی شارەزاییتا، لە ئاستی دەستکەوتەکانتا بە پێی تەمەنەکان و ئاستەکان دەبێت سیڤیەکانت بگۆڕیت. سیڤی یەکەممان سیڤی کڕۆنۆڵۆجیە، ڕیزکرا بە پێی کات، ئەمە باوترین جۆری سیڤیە. یعنی چی؟ ئەو سیڤیەیە کە مێژووی کارەکانە لە نوێترینەوە بۆ کۆنترین تیایە نووسراوە. ئێستا لە چ کارێکە یان پێش ینی کۆتا کارت چییە، ئەویان ئەخەیتە سەرەتای هەمویانەوە لە 2023 تا 2025 لە فڵانە کار بوو، لە 2021 تاکو 2023 لە فڵانە کاری تر بووم. کۆتا کارت ئەیخەیتە سەرەتاوە و بەو شێوازە وردەوە دەڕێت بەرەو خوار. کەی بەکاری بهێنین؟ کاتێک کە ئەزموونێکی باشت هەیە و هیچ بۆشایەک لە کارەکانتان نییە، ینی لە ژیانی کاریتان نییە، لەو کاتێک کە دەستی پێکردو یان بۆ ماوەیەکی دوو درێژ لە کارێکا ماویتەوە، ئەمە بۆ تۆ زۆر زۆر گونجاوە. باشیەکانی چییە؟ گونجاوە بۆ سیستمی ATS، ئاسانە بۆ خوێندنەوە، زۆر کەس لێی تێگەن و دەیناسنەوە ئەم جۆرە سیڤیە. گەشەی پیشەیی نیشان دەدات، نیشانی ئەوە ئەدات کە تۆ لە ڕووی پیشەیەوە چەندێک کەشت کردووە، لە چه ئاستێک دایت. سیستمی ATS چییە؟ ئەوە دواتر لە دوای سلایدی ئەم سلایدە ڕوونکردنەوەی تەواوی لەسەر دەکەم. نمونە گەر بینەوە، ئەگەر 5 ساڵ لە یەک بوار کار دەکەیت، هیچ کێشەیەکت نییە، ئەم سیڤی بۆ تۆیە. بە نمونە ئەحمەد مامۆستایەکە کە 8 ساڵە مامۆستایەتی دەکات لە قوتابخانەیەکەوە بۆ یەکێکی تر گواستراوەتەوە، هیچ ماوەیەک بێکار نەبووە، ئەتوانێت ئەم سیڤیە بنووسێت. ATS چییە؟ ATS سیستمی بەدواداچوونی داواکاران، پرۆگرامێکە کە کۆمپانیا و دامەزراوەکان بەکاری دەهێنن بۆچی؟ خوێندنەوەی خۆکاری سیڤی، یعنی سیڤیەکە بە شێوەیەکی خۆکار دەق و زانیاریەکانی ناو سیڤیەکە دەخوێنێتەوە. وەک پێشتر عەرزم کردن، هەلی کار هەیە 100 بۆ 200 سیڤی ئاڕاستە ئەکرێت. ئەمە ئەگە تەنها یەکی 3-4 دقە کاتیشی پێ بدرێت، بزانات چەند کاتی پێویستە. لە حاڵاتێکە هەندە جار پێویستە کات و ئێمەرجنسیە و ئەو پۆستە زۆر زۆر پڕ بێتەوە، پۆستێکی هەستیارە. زۆر باشە. بۆ ئەو حاڵاتە ئەبێت چی بکەین؟ ATS بەکاردەهێنن کۆمپانیا گەورەکان، خۆی ڕاستەوخۆ هەموو سیڤیەکانی دەیتێ خۆی بۆت ئەخوێنێتەوە، کە دوایەوەی خوێندیەوە چیانەکات؟ پۆلێنیانەکات. بە پێی مەرج و پێوەرەکانی کۆمپانیاکە داواکارەکان پۆلێن دەکات. بە نمونە ئێمە هەلی کارەکەمان بەشێکی تیای پێوتە جۆب دیسکریپشن، وەسفی کاریەکەمان باشە. بە پێی وەسفی کارەکان ئەڵێ بە ATS-ەکە ئەمە وەسفی کارەکانمە، بە پێی ئەم وەسفە ئەم سیڤیانە بۆ پۆلێنکە. کاتێکە پۆلێنی کرد، هەڵبژاردنی سەرەتاییەکە. هەڵبژاردنی سەرەتایی چییە؟ ئەو داواکارانە دیاریە کات کە زۆرترین گونجاویان هەیە لەگەڵ پۆستەکە، لەگەڵ پێداویستەکانی پۆستەکە. یعنی ئەو کەسانی کە لە ناو سیڤیەکەیانە کۆمەڵێشتی تایە کە پێویستین بۆ پۆستەکە، ئەمانە هەڵ ئەبژێرێت. ڕەنگە لە 500 دانەوە بێنێتەوە بۆ 25 دانە، بێنێتەوە بۆ 10 دانە. بۆ ئەوانە هەڵ ئەبژێرێت
کە زۆرترین گونجاویان هەیە بۆ پۆستەکە. لە خاڵی چوارەمە خاڵپێدان هەیە. خاڵپێدان چییە؟ سیستمی ATS پێڵێ دێ باشە کاتە کردو لە 25 دانە بۆم خاڵبەندیشم بۆ بکە، ئەو کاتە بەپێی ئەمە ڕێزبەندیەکەت بووەکە ئەڵێ ئەمەیان یەکەمیان بانکە، ئەمە دووەم، ئەمە سێم، ئەمە چوارەم، ئەمە پێنجم. باسی شایستەییە، باسی شیاویە، کامیان زۆر شیاوە، یەکەم، دووەم، سێم، چوارەم بەم شێوازە بەرەو خوارەوە. ئێستا پرسیارێک دروست دەبێت، ئەویش بۆچی گرنگە CV لەگەڵ ATS بگونجێنین؟ ئامارێکمان هەیە ئەڵێ نزیکی لە 175 بۆ لە 190 کۆمپانیا گەورەکان سیستمی ATS بەکاردەهێنن. ئەگەر CVەکەت لەگەڵ سیستەمی ATS نەگونجێت، لەوانەیە هەر لە قۆناغی سەرەتاییدا یەکسەر ڕەت بکرێتەوە، پێشەوەی بگاتە دەستی بەرپرسانی دامەزراندن. زۆر بە سادەیی تۆ CVەکەت نووسیوە حەزێکت بۆ قەرەباڵغیکەیت، ئەوە دیارەکە وەڵامی نادێتەوە. هاوکات سیستمی ATS کەس ناناسێت، لەسەر بنەمای شایستەیی و شیاوی کاندید هەڵەبژێرێت. خەزمی ئەوەیە ناسراوی فڵانە شتیوان نییە. زۆر باشە. چۆن CV بۆ ATS ئامادە بکەین؟ بە ئەم پێنج خاڵە ئەتوانین وا بکەین لە CVەکانمان سیستمی ATS بتوانێت بیخوێنێتەوە و بە فلتەری سیستمی ATS تێپەڕێت. بەکارهێنانی شێوازی ستاندارد، فۆرماتی ستاندارد، بنمونە PDF بەیان فایلی وێرد بێت، مایکرۆسۆفت وۆرد، کە لەلایەن سیستەمەکانەوە بە باشی ئەم دوانە ئەتوانن بخوێنرێنەوە. ئەمە یەک. دوو، وشەی کلیلی گونجاوی تیا بەکار هاتبێت، بەکارهێنانی هەمان وشە کلیلەکان کە لە ڕاگەاندنی کارەکەدا هاتووە. ئەوەی کە پێشتر عەرزم کردن ئێمە هەلێکی کارمان هەیە لە بەشێکیان نووساوە جۆب دیسکریپشن، کۆمەڵە کلیلە وشەی تیا ئەهێنی لە ناو CVەکەی خۆتا دایئەنی، CVەکە دەپێی ئەو جۆب دیسکریپشنە ئەنووسیتەوە. ئەو کاتە ATS بەپێی کلیلە وشەکان کە لە ناو جۆب دیسکریپشنەکە هەیە و لە ناو CVەکەی تۆشا مطابقە هاوتایە، ئەمەی تۆ هەڵەبژێرێت. باشە؟ شێوازێکی سادە دروستکە دوور بە لە دیزاینی ئاڵۆز و فۆنتی ناستاندارد و وێنەی زۆر و گرافیکی عەجیب و غەریب. دواتر هەوڵەدەم دوو نمونەی CV بێنمە سەر شاشەکە کە یەکێکیان CVەکی ستاندارد، یەکیشیان CVەکی ناستانداردە کە ئاڵۆزە و دوورە لە دیزاینێکی سادەوە. خاڵی چوارەمان ڕێخستنی زانیاریەکان، ینی ئەویش چۆن بەکارهێنانی ناونیشانی ڕوون بەش بەشی بکە، ئەنجاوەکوم زانیاریەکان بە جوانی بە ڕوونی باس بکە. بەکارهێنانی خاڵبەندی لە خاڵی پێنجەمە، بەکارهێنانی خاڵبەندی ڕستەی کورت بۆ باسکردنی ئەزمون و کارامەیەکانت. مەڕۆ تەفاسیلێکی مەتاڵی بنووسە بە ڕستەی کورت ئەزمون و کارامەیەکانت بخرە ڕوو.